خانمی دووگیان بۆ سەلامەتی خۆت و کۆرپەکەت لە دایکبوونی سروشتی هەڵبژێرە لە هۆڵی لە دایکبوونی سروشتی نەخۆشخانەی میهرەبانیەوە لەگەڵتانم بێگومان ئەو خانمانەی کە گونجاون بۆ لە دایکبوونی سروشتی بە تایبەتی ئەو خانمانەی کە یەکەم دووگیانیانە یاخود ئەوانەی کە پێشتر منداڵیان بە سروشتی بووە یاخود تەنها یەک نەشتەرگەری منداڵبوونیان کردووە گونجاون بۆ لە دایکبوونی سروشتی بێگومان لە دایکبوونی سروشتی باشترە و تەندروسترە بۆ دایک و کۆرپەلا وەک لە ئەنجامدانی نەشتەرگەری یاخود دووبارەبوونەوەی نەشتەرگەری چونکە لە دایکبوونی سروشتی چەند گرنگیەکی هەیە لەوانە خانمەکە پێویستی بە کاتێکی کەمترە بۆمانەوە لە نەخۆشخانە هەروەها کێشەی خوێنبەربوون و هەوکردنی کەمتر دەبێت ڕێگە خۆشکەر دەبێت بۆ ئەوەی لە داهاتوو منداڵی تری بە سروشتی ببێت زووتر دەتوانێت دەست بە شیردان بکات و ڕێگەی شیردانەکەی ئاسانتر دەبێت هەروەها لە ماکەکانی نەشتەرگەری و لە بەند بە دوور دەبێت. ئێمە ڕۆژانە لە نەخۆشخانەی میهرەبانی 24 کاتژمێر هۆڵی لە دایکبوونی سروشتیمان کراوەیە پێشوازی دەکەین لەو خانمانەی کە بەنیازن بە سروشتی منداڵیان ببێت. ڕۆژانە لە کلینیکی تایبەتی خۆم لە نەخۆشخانەی میهرەبانی هەڵسەنگاندن دەکەم بۆ ئەو خانمە دووگیانانەی کە سەردانیم دەکەن ئەو خانمانەی کە پێویستیان بە نەشتەرگەریە لە هەمان نەخۆشخانە نەشتەرگەری منداڵبوونەکەیان بۆ ئەنجام دەدەم ئەو خانمانەشی کە گونجاون بۆ لە دایکبوونی سروشتی چاودێریان دەکەم تا کاتی لە دایکبوونەکە بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەمولایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی